سەنگەر گواستنەوە لە ماڵە هەژارەکەوە بۆ ماڵە دەوڵەمەندەکە. دۆخی هەرێمی کوردستان و مۆدێلی حیزبایەتی جیاوازە، جیاوازیەک نە لە ئێستا نە لە ڕابردوو وێنەی نەبووە. بەشێک لە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی 24 کاتژمێردا کارێک دەکەن، پێچەوانەی هەموو ئەوەیە کە لە ڕابردوو تویانە و تا ماوەیەک دەبنە جێی قسە و باسی تۆڕە کۆمەڵایەتیەکان و دواتر دوای ژیانی خۆیان دەکەون و بە هەر گۆڕانێک لە حیزبێکەوە بۆ ئەوی تر ژیانی خۆیان لە ڕووی مادیەوە فراهم دەکەن و گوێ بەلایەنە معنەویەکە نادەن و هەموو ئەو دروشمانە پشتگوێ دەخەن کە ڕۆژگارێک خەڵکیان پێ هانداوە بۆ پشتیوانی حیزبەکان و دژایەتی ئەوانی تر. لەگەڵ نزیک بوونەوە لە هەر پرۆسەیەکی هەڵبژاردن هەواڵی بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندنی حیزبەکان دەبێت بەم جۆرە هەواڵانە ئەندامێکی مەکتەبی سیاسی و ژمارەیەک لە لایەنگرانی حیزبی بەرامبەر پەیوەندی پێوە کردی بەهۆی ئەوەی ئەم بابەتە مێژوویەکی هەبوو لە نێو حیزبەکاندا لە ڕێکەوتن نامەی استراتیژی نێوانێکێتی و پارتی بەواژۆی بارزانی و تاڵەبانی بڕیاری ئەوە درا کە هەر کەسێک لە ئاستی سەرکردایەتی بۆ سەرەوە لە هەر لایەکیان واز بهێنێت لایەنی بەرامبەر بۆی نەبێت وەری بگرێت. بەڵام لەگەڵ پوکانەوەی ڕێکەوتنەکە ئەم بڕگێژ جێبەجێ نەکرا و دوو ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی پەیوەندیان بە ڕیزەکانی پارتیەوە بە هەمان پلە و پلەی بەرزتریش لەو حیزبە وەرگیران. ئەوەی لە ئێستادا دەبیندرێت زۆر جیاواز و نامۆترە کاتێک کەسێک واز لە حیزبێک دەهێنێت لەلایەنی بەرامبەر بە مڵک و ماڵی گشتی چاوتێر دەکرێت. ئەوانەش کە پێشتر بەرپرسیارەتی سەربازیان هەبووە بە دامەزراندنی فەوجی سەربازی بۆیان پێشوازیان لێ دەکرێت. لە ڕابردوودا کاتێک بەرپرسێکی یەکێتی چووە ناو پارتی بەڵێنی ئەوەی پێدرا کە چەند کەسی بوێت بۆی دادەمەزرێنرێت و ئەو هێزەش کە لەگەڵی بووە بۆی دەخەنە سەر وەزارەتی پێشمەرگە واتە لە بودجەی گشتی مانگانە موچە و ئیمتیازاتیان بۆ دابین دەکرێت. وەزیر لە حیزبێکەوە دەچێتە حیزبێکی تر بە تەواوی ئیمتیازاتی وەزیری خانەنشین دەکرێت و پۆستێکی نوێی بۆ دادەتاشرێت و چەندین پلە و پۆستی نوێی دەخرێتە خزمەتەوە. پەرلەمانتارێک دوای تەواوبوونی خولەکەی لە بەغداوە سواری فڕۆکە دەبێت و لە بری سلێمانی ئاراستەی هەولێری پایتەخت دەگرێتە بەر و لەوێ هەم دەنیشێتەوە و هەم دەحەسێتەوە. دۆخەکە بە جۆرێکە هەر کەس دەم دەکاتەوە دەڵێت هەموو پارتی بوونێک قەرزارین. ئەوەی کە دەبیندرێت هەموو خۆیان بە قەرزاری پارتی دەزان و هەمووانیش لە یەکێک لە قۆناغەکانی کارکردنیاندا دژ بە سیاسەت و ئەجەندای پارتی دروشمی قەبیان و تووە و کاریان کردووە. دەیکەوایە بۆچی دەبێت قەرزاری پارتی بن؟ پارتی و میدیاکانی بە ئەنقەست کار دەکەن بۆ دەرکەوتن و پیشاندانی ژیانی شاهانە و لەو پۆستی ئەوانەی کە لە هێزەکانی ترەوە چوونەتە ڕیزەکانیانەوە بۆ ئەوەی بە ئەوانی تریش بڵێن هەرکەس لەگەڵ ئێمە بێت ماڵ و حاڵ و ژیان و پلە و پۆستی بەم جۆرە دەبێت. ئەو تاکتیکەی پارتی سەری گرتووە و لەگەڵ هەر هەڵبژاردنێکدا پۆلێک لەسەر کردە و کەسایەتیە سیاسیەکان دەچنە ڕیزی و حیزبەوە. سەنگەر گواستنەوەی ئەو کەسایەتیانە جگەلەوەی دەبێتە هۆی دروستبوونی بێهیوایی و نەمانی متمانە لای هاوڵاتیان. لەلایەکی تریشەوە پارسەنگی هێز لە نێوان حیزبە فەرمانڕەواکانی کوردستان دەگۆڕێت و کاریگەری تەواو لەسەر قورسایی و دەنگی هێزە سیاسیەکان جێ دەهێڵێت. ماوەی دوو ڕۆژە هەواڵێک میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوە ئەویش پەیوەندیکردنی کەسایەتیەکی دیاری ناوچەی چەمچەماڵی بزوتنەوەی گۆڕانە بە پارتی دموکراتی کوردستانەوە. ئەم هەواڵە هەواڵێکی ئاساییە بەڵام ئەوەی نائاسایی و نایاساییە ئەوەیە کە بەڵێنی دامەزراندنی فەوجی سەربازی پێدراوە لەسەر میلاکی حکوومەتی هەرێم. ئەمە لە کاتێکدایە نە بەرپرسەکەی گۆڕان هیچ وەزیفەیەکی حکومی هەیە نە ئەوەش لە ناو پارتی کە ئەو بەڵێنەی پێداوە. زۆرترین سەنگەر گواستنەوە پێشتر لە ناو گۆڕان بووە بۆ ناو پارتی وەک دەوترێت لە ماڵە هەژارەکەوە بۆ ماڵە دەوڵەمەندەکە و بیندرا لە وەزیر لە پەرلەمانتاری عراق و کوردستانی و حیزبە لە بەرپرسی حیزبی ئەوە ئێستا بەرپرسی سەربازیشی هاتە سەر. هەموو ئەم سەنگەر گواستنەوانە وەک هاوڵاتیان دەڵێن تەنها لە پێناو بەرژەوەندی شەخسی و کەسیدا بەرژەوەندی گشتی و نیشتیمانی دەکرێتە قوربانی و بۆ مشتێک پارە و کەمێک پلە و پۆست پەنا دەبەنە بەر سازشکردن بۆ ئەو هێزەی بە درێژایی چەندین ساڵ دژی گوتار و سیاسەت و کارکردنی بوون. بێهیوای
لای هاوڵاتیان لەم کارانە بە جۆرێکە کە بە تەواوی نیگەرانی و بێزاری و نەمانی ئومێد لە ڕوخسار و وتە و نووسین و تا بگرە پۆستێکی ئاسایی تۆڕە کۆمەڵایەتیەکانیش لای هاوڵاتیان بەدی دەکرێت. چاودێرانیش پێیان وایە کاریگەری ئەم جۆرە کارانەوە دەکات بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو زۆرینەی دەنگە ناڕازیەکان بایکۆتی پرۆسی هەڵبژاردن بکەن و ئەمەش بە ناڕاستەوخۆ دەچێتەوە خزمەتی حیزبە دەسەڵاتدارەکان.